مەیدانی نوێی ئاژەڵانی سلێمانیە و ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە کڕیار و فرۆشیاری ئاژەڵ لەم ناوەندە بازرگانیە یەک دەگرن. دەڵێن بەهۆی هاوردەکردنی ئاژەڵی سووری و هیندی و گۆشتی بەستووی وڵاتانی چواردەور و ناوچەکە نرخی ئاژەڵ لە مەیدانەکانی ئاژەڵان دابەزیوە. مام تاهیر یەکێکە لە فرۆشیارانی ئاژەڵی گەورە لە مەیدانەکە و دەڵێ بەهۆی دەنگۆی نەخۆشی و هاوردەکردنی ئاژەڵەوە نرخی کیلۆیەک ئاژەڵی زیندە قەپان 1000 بۆ 1250 دینار دابەزیوە. والله هەموو لاقی 500 دابەزیوە. هەرەوەلای ئەو لاقانە حسابی 500 دابەزیوە هەموو لاقێکی. مەیدانەکە بەرەو بازاڕی گۆشت فرۆشانی شاری سلێمانی جێدەهێڵم و دەمەوێت بزانم هاوشێوەی زیندە قەپان نرخی گۆشتی سووریش دابەزیوە یان نا. بازاری بەربەلەدەکەی شاری سلێمانیە پێم خۆش بوو سەرنجتان بۆ بابەتێک ڕابکێشم کاتێک کە ئێمە چی لە هەردووکانێک زۆربەی شتومەکەکان نرخی لەسەر دانراوە بۆ ئەوەی کڕیار بزانێ ئەم بەرهەمە ئەم شمەکە بەچەند بەڵام لە بازاری گۆشت فرۆشان لە بەربەلەدەکەی شاری سلێمانی وەکو ئاماژەم پێکرد هیچ نرخێک هەڵنەواسراوە. ئەمەش دەرخەری ئەوەیە هیچ نرخێکی جێگیر لەسەر فرۆشی گۆشت لە بازارەکاندا نییە. لە 18000 بۆ 20000 بۆ 22000 بۆ 24000 دەست پێ دەکات. ئەوەی کە لەم بازارەدا دەبینێت دەرخەری ئەوەیە کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیش نرخی گۆشت دیاریکراو نییە و لە دوکانێکەوە بۆ دوکانێکی دیکە نرخەکە گۆڕانکاری بەسەردادێت و هەر ئەمەشەوا دەکات ئەگەر کیلۆی زیینە قەپان لە مەیدانی ئاژەڵەکانیش داببەزێ ئەوە کاریگەریکی ئەوتۆ لەسەر بازارەکە ناکات. لەگەڵماندا بن بزانین فرۆشیاران لە بازارەکە هۆکاری دانەبەزینی نرخی گۆشت و ناهاوسەنگی نرخەکەی لە دوکانێکەوە بۆ دوکانێکی تر یاخود لە بازارێکەوە بۆ بازارێکی تر وەربگریت. لەگەڵماندا گۆشت فرۆشێک بەرگری لە دانەبەزینی نرخی گۆشتی سوور دەکات و دەڵێ مانگێ لەمەوە پێش هەموو قەسابێک ڕۆژی 500 دینار زەرەری یاوە. ئەخۆ کیلۆی گۆشت بە چەنە بووە؟ لە مەیانەکە بە 9 ڕوبعێ بووە. ئێستا بۆ بە 8 ڕوبعێ. یعنی یەکسەر لە مەیان دابەزی یەکسەر لێرەش بە لێشاو دابەزێ شتیوان نییە ئەشتی جوان دانابەزێت لە پڕێکە. خۆ ئێمە حەزەکەین کیلۆی گۆشت بین بە 10000 دینار بۆی هاوڵاتی لێ مستەفید بێ. نوێنەری چاودێری بازرگانیش دەڵێ نرخی گۆشت هاوشێوەی دۆلاری لێ هاتووە و خواستی زۆریش بۆ ئەو بەرهەمە هۆکاری دروستبوونی ئەم دۆخەیە. نرخێکی جگی دانایە تقریبان گۆشت وەکو دۆلاری لێ هاتووە بە ڕۆژە وەکو پێم وتی ئێمە بەرهەم نییە ئەمە بڵین بەرهەم بەس ئێمە حیوانی کوردی خۆمان کەمە بڵین مەر و ماڵاتی ئێمە کەمترە یعنی بە پێی پێویست نییە. ئەنجا سلێمانی شەک عادەتی هەیە بۆ گۆشت زۆرترین گۆشتخۆر لە هەموو عێراق لە سلێمانیە لە ئێستادا لە پارێزگای سلێمانی نرخی کیلۆیە گۆشت لە 10000 بۆ 24000 دینار دەفرۆشرێت لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان و قوربانیکردن لەلایەن هاوڵاتیانیشەوە چاوەڕوان دەکرێت نرخی ئاژەڵ بە هەموو جۆرەکانیەوە گۆڕانکاری بەسەردا بێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.